سڵاتان لێبێم کاتتان باش لاڵقێکی دیکەی بەرنامەی هەفتانە لە کوردستان 24ەوە لەگەڵتانە بەرنامەی ئەمجاری هەفتانەش کۆمەڵێک بڕگە و بابەتی جیاوازی تێدایە تا کۆتایی لەگەڵمان. لە شاری هەولێر ماسی بە شێوەی بابۆڵە دەفرۆشرێت. پەیکەرتاشەیەک لە شاری کەرکووک دەڵێت بەردم خۆش دەوێت. پەرستارێک لە سلێمانی خولیای کاری دەستی هەیە و دەیکاتە پیشە. بۆ یەکەم جار لە شاری هەولێر ماسی بە شێوەی بابۆڵە دەفرۆشرێت. هەڵمەت کەم کاری دەست پێ کردووە ئامانجی ئەوەیە کە خواردنێکی خێرا و سادە پێشکەش بە هاوڵاتیان بکات. لەگەڵ ئەوەشدا کەم خزمەتگوزاریە نوێ هێناوەتە شاری هەولێر هاوڵاتیان بە خواردنە دەریاییەکان و ڤیتامینەکانی ئاشنا بکات. پێکاتوە لە کۆشکێک لە شێوەی بەلەم داهێنانێکی نوێیە لە چێشخانەی کوردەواریدا بڵێن لە کوردستاندا. بەرنامەمان ئەوەیە کە لە ناو خواردنەکانی خۆمان خواردنێکی نوێ پێشکەشکەین کە ماسی دەریاییە، زایدەن خواردنی دەریایی بە شێوەی خواردنی خێرا. ماسی دەریایی کە لە دەرەوەی وڵات دەینین ئەلێرانە بە شێوەی سەندەویز لەفە پێشکەشی هاونیشتمانیانی کوردستان دەکەین. بیرۆکەکە لەوەی هاتووە لە ئێستادا تەماشە دەکەین جیهان پێشکەوتووە، خەڵک لە دەرەوە خواردن زۆر دەخوا. لە کوردستانیش پێشکەوتن لە هەموو ئاستێکدا دروست بووە لەگەر پێشکەوتنی تەکنەلۆژیا و خواردن و هەموو بوارەکانی تر. ئەمەش پێمان خۆش بوو، خۆشم دەستی چێشتیم هەبوو، پێم باش بوو شتێکی نوێ زیادکەین لە خواردنەکانمان بە تایبەتی لە خواردنی خێرا. بیرمان لەوەی کردەوە ئایا چ خواردنێک دانین، ئەو خواردنێک کە دانین چ سوودێکی هەیە لایانی تەندروستی و لایانی چێشتیش کە شتی جودا خەڵک تاقی بکاتەوە. لەو شێوەیە ماوەیەک لەسەری کارمان کرد. وەکوتم پێم باش بوو شتێکی جودابی، بۆیە فکرمان لە خواردنی دەریایی کردەوە. سەرەتا لە فەی ماسی سەندەویچ ماسی کە ماسی دەریایی دەستمان پێ کرد. بۆیە ماسی بەڕاستی خەڵکی مەش وڵاتی مە چونکە لە دەریا دوورین زۆر ئاشناییمان نییە لەگەڵ خواردنی دەریایەوە، زۆری شارەزایمان لەوانەیە نەبی لەسەر لایانی باشیەکەی. بۆیە گەشتینە ئەو بڕیارە کە بە شێوەیەکی جیاواز کە شێوەی بەلەم بێ کۆشکەکە و بە شێوەیەکی خێراش کەەوەی خەڵک زوو بتوانێ بخوا زۆر ڕاوە نەستێتن دەستمان پێ کرد. ئەمە دڵخۆشین بەوەی کە لە سەرەتادا مشتریەکان خەڵکی کوردستان کە دێت تەماشە دەکە یەکەم زار پێشتێکی پێی جودایە، وەکو تەماشە دەکە شۆک دەبی. دواتر کە دەخوا تامەکەی وەردەگرێ ئەلوێ شتێکی تر دەبینێتن. ڕاستی مشتریمان هەیە هەرچەندە ماوەی کورتە دەستمان پێکردێ بە بەردەوامی سەردارمان دەکات. بە ڕۆژانە مشتریمان هەیە یەکەم زاریتی دێ تاقی دەکاتەوە دەخوا هەر لەو کاتی سندەویچی دووەم لە فەی دووەم و سێم داوا دەکاتن. بۆمە ڕاستی شتێکی خۆشە. خۆشەکەی لەوەیە کە خەڵکەکە پێشوازیەکی گەرمی لێ دەکاتن، بۆیە بەمە سەرەتاییەکی جوانە.
ئەمە تەماشا دەکەین لایەنی تەندروستی وەکو وەرگرتنی ئۆمێگا 3 وەکو ڤیتامین دی لەمە بە تایبەت لە خواردنی دەریایی ماسی دەریایی زۆرە لێ بە پێویستم زانی تەنها خۆم نەیخۆم ویان کەسانێکی دیاریکرا و نەیخۆن بۆیش فکرم لێ کردەوە بە شێوەی لەفا ڕاستی ئەلێرە ئەمە لە چێشخانەکانی خۆمان لە کوردستان ویانیش کاتێکی زۆری دەوێت هەتا ماسی ئامادە دەبی ماسیەکانیش لەبەرەوەی لە شێوەی قەبارە و شکل گەورەیە چەند کەسێک مەزبورە پێکەوە بخوا بۆی ئەمە لێرە گرنگیمان بە بابەتە چکەشدایە ئەویش چییە؟ ینی لە قەبارە بە شێوەیەکی بچووکتر و بە شێوەی سەندەویت و لە لایانی برین سعرەوەش سعرەکی گونجاوماندانایە لە بۆی هاونیشتمانیان هەموو بتوانن تاقی بکەنەوە ئەوەی ینی تەنها خواردنێکی گرانبەها نەبێ زۆر کەس کە دەڵی ماسییان خواردن دەریایی چونکە لێرە دەریانیەوە وە دەزانی شتێکی زۆر گرانە ئەوەیە نەخێر ئەمە لەو بابەتەوەش ویستیتمان ینی شێوەکارێکی گەنج لە زاخۆ بچووکترین تابلۆی شێوەکاری لە جیهاندا دروست کردووە کە قەبارەی تابلۆکەی تەنیا 0.4 بۆ 0.4 میلیمترە ئەو باس لە تابلۆکەی دەکات و دەڵێت کە سەرجەم خەسڵەتەکانی شێوەکاری تێدایە هەروەها دەشڵێت کە بچووکترین تابلۆ کە تا ئێستا دروستکرابێت قەبارەکەی 0.6 بە 0.4 بووە. اسپاس شێوەکارم و هەر وەسە مامۆستای قوتابخانە مەچێک یه هونەری دوێ دمایە مدید مگو شتێکی جیاواز بڵام ئەنجام بدن یعنی نه هەموو هەر تابلێت عادی هەر شێوازێکی دوبارە بێت چیکردن و مگو شتێکی جیاوازە دروستکن ئەوش من چیکرد ئەسڵان مساکری بچیکترین تابلو دنیایدا ئانکو جیهانێدا چەندە 0.6 به 0.4 سانتیمی ئاسڕابیم مگو دا پێکۆڵێکی بکەم پێنگاوێکی بۆبیم بچیکتر شێکم مشیا 0.4 آنکو بچیکترین تابلو نکرد جیهانی دا مدرس کرد. اوج او تابلو منه او ما بحجه کردی قباره 0.4 ب 0.4 سانتیمه و شیوازه به دشتیم بیجم تا قباره که گلک بچیکی هی لا و ما مشين بيجن تاكو دبت يا بجيكتني قبارة جواني دا آرمان جامع جبي كاري أوا كو وك شوكارة كي كرد تشتاقي جواز بكم الجهاني دا يعني عامة ناتشي بت يعني هم هر تابلو هر شيء وزي وكيك بت تشتاقي جواز تر هبت آنكو بينجا وكاتي هبت وكو هين تبينن كاسكاتي آسمان ودار روناهي وطارياتي همي ساخلات تابلويتي ده هن نوفا يوتيوب دام قال لك ولا قراي نوفا جوجل يجدام قال لك ولا قراي بس او قبارة دي زيادة ترمنا دي بشكتر أكان هبجك دبيت هبت دس نوت نوف كرن الجهاني
دي بيكول كم بتجيك تجيش بخباري شيء كم أبشم هنديش من بيت أبكم 0.2 أنكو هنديش من بيت زيادة بتجيك يعني كو محاولة كوميدي جنايد ديتني أبشم بخباري شيء اگه بس مروی باری بخواه هبد اگه خواه مروف چه کدیشه چی گد چه دشتی نبز احمد جبری ساخبینا مروف اگه مری تابلو گلک بسانه یا گنه که مروف هستی خواب دارج سر تابلوه اگه بس حزا مروی سر بد و خیال اگه سر هبد اگه خواه مروف چه چی گد دی تابلو درز در کبد چکی خماخت دارج سر تابلوه دمه خماخت دارجت و یه برانبر ببینه دیگه لحاجه کد چکی او خما ناخ خود دارج سر تابلوه بتریا بر همه پیشانگاه از پیشگار بیم گلک آل کردستانه حتی سرانسری عراق جز پیش داریم من پلا 34 بدست خواهی نادی ناف هنرمندشی و کار دارم. پەیکرداشێک لە شاری کەرکووک تەمەنێکی لەگەڵ بەرد بەسەر بردووە. کامەران نەجمەدین باس لە جۆرەکانی بەرد دەکات کە لە پەیکردتاشی بەکاری دەهێنێت، دەڵێت کە هەندێک جۆری بەرد هەیە نەرمن، هەندێکی دیکەشیان ڕقن کە بۆ پەیکردتاشی و کارکردن لەسەریان کەمێک زەحمەتە، بەڵام ئەو دەڵێت کارەکەی خۆش دەوێت و هیوادارە کە تەمەنی بەرهەمەکانی درێژ بێت. بس إشي بردي مرمر بردي آسنكم بردي مرمر أي كرم أتم لستيماني كرم لبينجاني كرم ها وبردي آسنا كانش أتم لناو خاصة بيه لقرى سالم بيت ها أتم لبي أقرين لناوية إشي برد جورا كانيا حتى إشي جواني لدربتي خوم أزانم كان بردم بيوستا أقرين رجوعي لباني تا إوارة لبي أبين لواني لروجا كاتشوار برد بينز برد دوزينو ف ئیشەکان هەمووشی خۆشەویستە لام چکە ئیشەکان زۆر قورسە بەڕاستی نەک بڵم لەبەرەوەی خۆم ئیشیەکەم ئەو تاوەکو ئەیبینم بە شێوەیەک ئیشەکە یەکەم فەکە ئیشێک تەواو ئەبێت زۆر خۆشەویستە لام هەر زۆریش بەرد نەبێ من ئیشەکەم نییە بەرد نەبێت ئیشەکەم نییە منیش نەمێنم بەردەکانەمێن كان بردانب عمريان لبشر زور زيادة بدليلش آثار كاتي نياندرتال تا استماعوا ببرد كان رفيقك مبولاش لا كان فخريان بيوا كما توانم بلا ما مستاي منو من تلبي اوانم هيتشيان ليرنا ماونيست ما مستا فلح شواني ما مستا محمد صالي عاشتي سور عاشتي شواني مامۆستا ئەحمەد فایق مامۆستا تاریق ئاکری کە مەسرەحیشە من زۆر استفادەم لێ کردووە مامۆستا نیات شوانی مامۆستا سەلاح شێوەکارە ئەم مامۆستایانە بەڕاستی ئەتوانم بە مامۆستای خۆمیان داهێنم چکە بەڕاستی زۆر استفادەم لێیان کردووە ئەو ڕۆژەی ئیش نەکەم شەوەکەی خەوم نییە ئەو ڕۆژەی ئیشی تیان نەکەم شەوەکەی خەوم نییە بەس ئەو ڕۆژی ئیش بکەم بە ئیسراحەتە خەوم مجرد بە کۆسرەکە یەک تۆزێ زیاد بڕم بێ و بەردە فڕێ بدەم دەموچاوی ئیش بکەم غەڵەتێکی بەسیت ئەبێ ئەو بەردە فڕێ بدەم جیاوازیەکان لە بینمان ئامانێ ئەم ئیشە زۆر قورسترە و بە دەلیلی ئەوەی لە هیچ کۆلیج و لە هیچ پەیمانگایەکە دیراسەی نییە حاليا وكو بجنابتم فرمو
ئینشاءڵڵا خوا قسمت بکا بە تەمام پێشانگای لە سلێمانی بکەمەوە حالیان دەوری 22 ئیشم هەیە ئەو دەمانچێت لە هەموو ئەوروپا و لە زۆری وڵاتەکانی ئەوروپا لە بەردەم وەزارەتی عەدل بە ئاسن دروست کراوە بە هیچ شێوەیەک بەبەر دروست نەکراوە تەنانەت من کردو بەردەکەشی بەردی مەرمەڕە بەردی مەرمەڕی ڕەشە لەگەڵ گرانێتە ئیشەکەشی زۆر قورسە زۆر بەس ڕنگ لە بەردەکانە دەورە بینێ ڕەنجی سپی نەرمە ڕەنجی ڕساسیەکەی ڕەقترە ڕەنجی سەوزی تۆزێ نەرمترە ڕەنجی ڕەشەکەی زۆر ڕقە ڕۆژ وا هەیە خۆڵکم نییە ینی مەزاجم نییە بێمە سەر ئیشەکە شەو سەعات 9 بە کوڕەکەم بەڵێ مستەفا با بڕێن خوارەوە نیسم چینە خوار و سەعات 9 شەو ئیشەکەین تا 12 شتەکە خوڵقە بەس هیچ ئیشێکم لەم ئیشانی کە کردومە نەچۆتە 8 ڕۆژنەوە بە 5 ڕۆژ بە 4 ڕۆژ بە 3 ڕۆژ سەر دەمانچەکە بە 7 ڕۆژ تەواو کرد وەڵاهی بەلایەن تەندروستیە زۆر تەئسیری لێم کردووە یعنی ئێستا زۆر کەسەڵێک کەمامە بۆ نابەستی ئەم کەمامەکە کە ئەشی بەستی سفادەی نییە چونکە کە ئەم کۆسرێ ئیشیەکەی پۆدرە فڕێدا یعنی بناڵی خۆڵ پۆدرە چەنێ نەرمە پۆدرە فڕێدا لە کەمامەکەشەوە نییە لوت و قورگت پڕە بێت لە تۆز ینی کە کۆچی نەمگرێ بەڕاستی سنگم بێشێت شاپور و شەهریار دوو برای دوانن کە خەڵکی ڕۆژاوای گیلانی غەربن بەڵام هەردووکیان پزیشکن و ئێستا لە تارانی پایتەخت کلینیکێکیان کردوتەوە تایبەت بە کاروباری پزیشکی ئەوان کەسێکی کورتپەروەرن هەر لەبەر هەستی کوردانشیان سەرجەم فەرمانبەرەکەیان لە کلینیکەکەدا کووردە بەڵام شتێکی سەرنجڕاکێش لە کارەکانیان ئەوەیە کە لەبەر لێکچوونیان بە یەکتر زۆر جار کارەکانیان لە باتی یەکتر ڕاپەڕاندووە. دنیا هاتنیمان لە داڵکبوویمان لەگەڵ جەنگە ئێران و عێراق دەست پێ کرد لەو مانتەقە مەحرومیەتە شەدیدمان بوو لە پزیشکی و دەرمان زیاتر لە هەموو دکتۆرەکان دکتۆری لە پاکستانی و هندی لەو مانتەقە دەرمانیان کرد کە ناتوانستن لەگەڵ خەڵقە ارتباط بەرقەرار بکەن و باعث مشکلات زۆر مشکلاتی بۆ خەڵق ایجاد کرد لەو ساتە تصمیممان کرد کە بتوانیم وارد ڕشتەی پزیشکی بین کە بتوانین بۆ منتەقە خدمەت بکەین. لە دانشگاه اشتباهکردنە سەبان بۆ جای چمە سەد بەخش یێ مانگ نەوێ مەچمە باش بۆ جایە هیچکە نەزار ساخرێ ئەم تا دەست بۆ جای ئەم تا ئەندام ئەم تا ڕادێکی هەمووجادە هەلاخرە فرق خاطرات و یک دیریم که جالبه کارت ملی شهریار عکس مهابانه بعد کارت انا پزشکی لما عکسی مهابانه مثلا کلا همیشه عکس مشترک داشتیم برای احتیاج استفاده کردیم بالاخره فرق کاری کردیم جالب تایید خاطره امتحان تخصص من نمیم به شهریار چی عکس بس خب بعد بجی 6 قطعه 12 قطعه عکس چاپ کرد بعد بجی هر دیگه من عکس‌ها من هم نجی من هم نجی خوی عکسان دارم بعد مسئول ثبت نام تماشا کرد بعد و یک عکسان یکی کرد مشکلات دو نفر دیگه و نمی‌د قلویم این قرار اصرار کرد قبول کرد طرف مسئول ثبت نام قبول کرد که عکس کارت بود به جلسه من عکس شهریار
لە شاری سلێمانی پەرستارێک بە ناوی خالد خولیای دروستکردنی کاری دەستی و شتومەکی بەدار و تەل هەیە، بەڵام لە پاڵ کارەکەی دانا و ئێستا نۆرینگەکەی بە تەواوەتی گۆڕیوە کردوێتە شوێنی نمایشکردنی کارە دەستیەکانی. پێشوازێکی باشیش لە کارەکانی کراوە. ناوم خالدە، پیشەی سەرەشیم پەرستارم، لە سنتەری چارەسەری نەخۆشە دەرونیەکان کارەکەم. ئەم ئیشە تەنیا حەزێک بوو، بەڵام خولیان بوو. ئەم شوێنە پێشتر نۆڕینگەی پزیشکی بوو، بەڵام هەمیشە لە کاتی کارکردنم لەوێ خەیاڵم هەر لای ئەم ئیشە بوو. دوجا بڕیارمدا کاری دووهەمم بە تەواوی بکەم بەمە. زۆر ئاسوودەم لەگەڵی لە کاتی تەواوکردنی هەر کارێک، مەسەرەن ئەمە کە تەواو ئەبێت بەدەر لە فرۆشتن و ئەوەی هەشتێکی خۆشم بۆ دروست دەکات نییە، هەن تەنیا ئیشکردن نییە ئەمە. ئیش لە داراکەین، ئەم نافرۆشتە تەبەتۆر و چیمەنتۆ ئەو شتێتیا بەکارە هەنرێت. هەنێک کاری کە هەیە تەلی ئاشنگەری، ئەم جۆرە درەخت و شتەی لێ دروست دەکرێت. بەدەر لەوەی لێرەیە کە شوێنێکی بچووکە، ئەوەندەی کە مەجال هەبێ لە یەک شوشەی بچووکە هەوڵەدەم ئەگەر یەک گەلاش بێت گوڵێکی تیا بێت. بەدەر لێرە من باخێکی بچکۆلانم هەیە، سروشتێکم تیا دروست کردوێتەوە بە نافورە و ئەوانە. کارەکان زیاتر لە دارایە، دار زۆرترین کارمە، بە دروستکردنی سەعات ئاوێنە، ئەم لامپانە، هەنێشتی ستاند و ئەوە دار پشکی شێری بەرەکەوێت لە ئیشەکانە. هەنی هەمیشە زۆرترین کارەکانم لە دارایە، کە ئەگەمە شوێنێکی سروشت هەمیشە هەوڵەدەم دووسێ کۆتەرەی تحفە وەک ئەوانە بهێنمەوە. ینی لە ئیشکردن لە دارە زۆر خۆشە. ئەو کارانەی کە یکەم زۆرتر هەوڵەدەم مۆرشێکی کەلەپوری پێوە بێت، مۆرشێکی کولتوری پێوە بێت. ئەم ئاوێنەیە مۆرشێکی کۆنی پێوەیە. لە دوای تەوابوونی کارێک هەنێ جار چارەشێک دائنیشم سەیریەکەم، ینی چین هەستێکی خۆش دەیاتێ، هەستەکەی جێپەنجەیەکت هەیە لە دروستکردنی شتێکە. پێکەوە بینەری بابەتەکانی ئەم جارەی بەرنامەی هەفتانە بووین. تا پێگەیشتنەوەیەکی تر هەر شاد و بەختەوەر بن.